چەند ساڵێکە میدیا و ڕێکخراوە ناوخۆیی و جیهانیەکان سەرنجیان لەسەر پرسەکانی تایبەت بە ژینگە و بە بیابانبوونە. هەمووشیان گڵۆپی سووری مەترسیان بۆ عێراق هەڵکردووە و دەڵێن وڵاتی نێوان دووڕووبار لە بەردەم باهۆزی گۆڕانکاریەکانی ئاوهەوادایە. بەڵام ئەوەی جێی نیگەرانیە هیچ کام لەم هۆشداریانە دەسەڵاتدارانی عێراقیان بە ئاگا نەهێناوەتەوە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە لەگەڵ کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا ئەو وشکە ساڵیەی کە عێراق بەدەستیەوە دەناڵێنێت بڕینی لەقەکانی ڕووباری دیجلە لەلایەن ئێرانەوە و کەمبوونەوەی لێشاوی ئاوی تورکیا بەرەو عێراق لە ڕێگای ڕووباری فراتەوە وڵاتەکەی خستووەتە بەردەم وشکە ساڵیەکی بێوێنە و قەیرانێکی بێپێشینە. بەم هۆیشەوە ناوچە کشتوکاڵی و بەپیتەکان بۆ نیوە کەم بوونەتەوە و چەند پارێزگایەک بە تەواوی بە کشتوکاڵ نامۆ بوون. لە راپۆرتەکەدا هاتووە بەهۆی گۆڕانکاریەکانی ئاوهەواوە لە ساڵی 2007ەوە تا ئێستا عێراق لە نێو وڵاتانی جیهاندا لە پلەی پێنجەمدایە لە ڕووی زیانمەندبوونیەوە لە گۆڕانکاریە ژینگەییەکان. لە کاتێکدا وڵاتی میسر لە 2007دا لە پلەی دووەمدا بووە و ئێستا خۆی گەیاندووەتە 39یەمین وڵات. پێشتریش وەزیری ژینگەی عێراق ڕایگەیاندبوو عێراق ساڵانە 100,000 دۆنم زەوی کشتوکاڵی لەدەست دەدات بەهۆی کێشەی بە بیابانبوونەوە. ئەمەش مەترسێکی گەورەیە لەسەر سامانی کشتوکاڵی عێراق کە هەزاران ساڵە ناوچەکەی پێدەناسرێتەوە. هۆکارەکانی بە بیابانبوون لە عێراق بریتین لە کەمی بارانبارین، لە وەڕاندنی ئاژەڵ بە هەڕەمەکی، لە ناوبردنی دارستانەکان و ڕۆکە سروشتەکان، چڕی دانیشتوان، چالاکیە پیشەسازی و مرۆییەکان، بەڕێوەبردنی خراپی سیاسەتی ئاو و هەژاری و ناسەقامگیری سیاسی. هەرچی دەربارەی هەرێمی کوردستانیشە کە چەند ساڵێکە تەمی گۆڕانکاریەکانی ئاوهەوا وشکەساڵی و کەمبارانی و بە بیابانبوون گرتوێتیەوە. ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە ڕایگەیاندووە با دڵنیاییەوە دیاردەی بە بیابانبوون لە باشووری کوردستان سەری هەڵداوە، بەڵام هیچ داتا و ئامارێک نییە باسی لێوە بکات، بۆیە مەترسیەکەی لە داهاتوودا دەردەکەوێت. بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان تا ساڵی 2050 وشکە ساڵی کاریگەری لەسەر زیاتر لە 3 لە سەر 4 دانیشتوانی جیهان دەبێت. هەر بۆیە وڵاتانی جیهان بودجەی زەبەلاح و گەورەیان بۆ خۆپاراستن لە کاریگەریە نەرێنیەکانی گۆڕانکاری کەشوهەوا دابین کردووە. بەڵام عێراق کە لەم مانگەدا بودجەی ساڵانی 2023 و 2024 و 2025 پەسەند کرد، ئەوەی لای لێ نەکرد بێتەوە پرسی ژینگە و گۆڕانکاریەکانی ئاوهەوایە.